سڵاو و ڕێز. هێشتنەوەی جەلات درێژەدان بە شەڕی ژنان و منداڵان و ئازادی خوازان. بەیاننامەی ئەنجومەنی هاوپشتی نێودەوڵەتی ژنان. یان باشترە وا بڵێین هێشتنەوەی جەلات درێژەدان بە شەڕ لە دژی ژنان و منداڵان و ئازادی خوازان. مانەوەی غوڵام حوسێن موحسینی ئیجێیی وەک بەرپرسی دەستگای قەزایی کۆماری ئیسلامی تەنیا دانانێکی ئیداری نییە، ڕاگەیاندنێکی ڕوونە بۆ بەردەوامبوونی حکوومەتێک کە مانەوەی خۆی لەسەر سەرکوتکردن و لە سێدارەدان و تۆقاندن و پێشێلکاری ڕێکخراوەیی مافەکانی مرۆڤ دامەزراندووە. تۆماری ئیژەیی لە ساڵانی شەستەکانەوە بەستراوەتەوە بە سەرکوتکردنی نەیاران، دادگایکردنی نادادپەروەرانە، دامپێدانانی زۆرە ملێ، دەرکردنی سزای قورس و دامەزراندنی پارێزبەندی بۆ پێشێلکەرانی مافی مرۆڤ. مانەوەی ئەو پەیامێکی ڕوون دەنێرێت دەسەڵاتی دادوەری کۆماری ئیسلامی هێشتا ئامرازێکە بۆ پاراستنی دەسەڵات نەک بەڕێوەبردننی دادپەروەری. بەڵام مەسەلەکە تەنیا یەک تاک نییە. هەر لە سەرەتاوە دەسەڵاتی دادوەری کۆماری ئیسلامی پایەی سەرەکی ماشێنی سەرکوتکردنی حکوومەت بووە، دامەزراوەیەک کە لە بری پاراستنی مافی هاوڵاتیان جیاکاری و توندوتیژی و نادادپەروەری لە ژێر پەردەی یاسادا بە دامەزراوەیی کردووە و ڕێگری لە هەر کارێکی یاسایی سربەخۆ کردووە. قوربانی یەکەمی ئەم پێکاتە ژنانن. یاساکانی کۆماری ئیسلامی بە جیاکاریەکی ئاشکرا لە بوارەکانی وەک میرات، پارەی خوێن، شەهیدبوون، تەلاق، سەرپەرستیکردن و چەندین مافی مەدەنی دیکە ژنان وەک هاوڵاتیەکی خاوەن مافی نایەکسان پێناسە دەکەن. وە شەهیدبوون و شاهیدبوون هەروەتر وە شەهادەتدان، چەندین مافی مەدەنی دیکە وە چەندین مافی مەدەنی دیکە پس باوا بڵێن لە بوارەکانی وەک میرات، پارەی خوێن، شاهیدبوون و شەهادەتدان. لێرە نووسراوەی شەهیدبوونم هەیە، تەلاق، سەرپەرشتیکردن و چەندین مافی مەدەنی دیکە ژنان وەک هاوڵاتیەکی خاوەن مافی نایەکسان پێناسە دەکات. لە هەمان کاتدا حیجابی ناچاری، کۆنتڕۆڵکردنی جەستە و ژیانی ژنان و سەرکوتکردنی چالاکانی مافی ژنان نیشان دەدات کە ژنکوژی لادان نییە، بەڵکو یەکێکە لە بناغە ئیدۆلۆژیەکانی ئەم سیستمە. هەروەها منداڵان لە توندوتیژی پێکهاتەی ئەم دەسەڵاتە بێبەری نین. کاری منداڵان، هاوسەرگیری پێشوەختە، پشتیوانێکی ناتەواو بۆ منداڵانی قوربانی توندوتیژی، کەمی تەمەنی بەرپرسیارەتی تاوانکاری و بەڕێک کەوتنی ئەمنی لەگەڵ منداڵان و هەرزەکاران ئاماژەنە بۆ ئەوەی تەنانەت سەرەتاییترین مافەکانی منداڵانیش لەم پێکهاتەدا کراونەتە قوربانی بۆ گونجاوی سیاسی و ئایدیۆلۆژی. شان بەشانی ئەوان ئازادی خوازانی ئێران لە چالاکانی مافی ژنان، ڕۆژنامەنووسان، نووسەران، پارێزەران، مامۆستایان، کرێکاران، خوێندکارەکان، هونەرمەندان و داکۆکیکارانی مافی مرۆڤ تا هەموو ڕەخنەگران و نەیارانی سیاسی ساڵانێکە ڕوبەڕووی دەستگیرکردنی ئارەزومەندانە، ئەشکەنجەدان، ڕەتکردنەوەی دادگایکردنی دادپەروەرانە، سزای قورس و لە سێدارەدان بوونەتەوە. لە پێکهاتەیەکی وادا دادپەروەری بۆتە ئامرازێک بۆ نەهێشتنی نەیاران و دەستەبەرکردنی مانەوەی دەسەڵاتی سیاسی. مانەوەی غوڵام حوسێن موحسینی ئیژەیی جارێکی دیکە دەیسەلمێنێت کە چاوەڕوانی دادپەروەری لە سیستمێک کە خۆی بەشێکە لە مێکانیزمی سەرکوتکردن لە وەهمێک زیاتر نیە. تا یاسا خزمەت بە ئایدیۆلۆژیا و جیاکاری و ستەمکاری بکات، دەسەڵاتی دادوەری نابێتە پەناگەیەک بۆ هاوڵاتیان، بەڵکو دەبێتە یەکێک لە گرنگترین ئامرازەکانی
پێشێلکردنی مافەکانیان. ئەنجومەنی هاوپشتی نێودەوڵەتی ژنان پێی وایە ئازادی ژن لە ئازادی کۆمەلگا جیان ناکرێتەوە. بەرەنگاربوونەوەی هەڵاواردنی جێندەری، بەرگریکردن لە مافەکانی منداڵان و وەستان لە پاڵ هەموو ئازادی خوازان سێبەرەی یەک خەباتن بۆ کەرامەتی مرۆڤ و یەکسانی و ئازادی. داوا لە هەموو هێزە ئازادی خوازەکان، ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، بزوتنەوەکانی ژنان، ڕێکخراوە کرێکاریەکان، خوێندکارەکان و فەرهەنگیەکان و هەموو وجدانی بە ئاگابوو لە بەرامبەر ماشێنی سەرکوتکردنی کۆماری ئیسلامیدا بێدەنگ نەبن. چونکە بێدەنگی بەردەوامی نادادپەروەری شەرعیەت دەدات. پس جارێکی دیکە ئەو بەشە داوا لە هەموو هێزە ئازادی خوازەکان، ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، بزوتنەوەکانی ژنان، ڕێکخراوە کرێکاریەکان، خوێندکارەکان و فەرهەنگیەکان و هەموو وجدانی بە ئاگابوو لە بەرامبەر ماشێنی سەرکوتکردنی کۆماری ئیسلامی بێدەنگ نەبن. چونکە بێدەنگی بەردەوامی نادادپەروەری شەرعیەت دەدات. تا پێشێلکارانی مافی مرۆڤ بێسزای بەهرەمەند بن و دەسەڵاتی دادوەری بکرێتە ئامرازی سەرکوتکردن. نەدادپەروەری و ئازادی و یەکسانی بوونی نابێت. ئایندەیەکی مرۆیی تەنیا لەسەر بنەمای سەروەری یاسا و یەکسانی تەواوەتی هەموو هاوڵاتیان و سربەخۆی ڕاستەقینەی دەسەڵاتی دادوەری و لێپرسینەوە لە یەکسانی پێشێلکاری مافی مرۆڤ بنیاد بنرێت. پس تا پێشێلکارانی مافی مرۆڤ بێسزای بەهرەمەند بن و دەسەڵاتی دادوەری بکرێتە ئامرازی سەرکوتکردن، نەدادپەروەری و ئازادی و یەکسانی بوونی نابێت. ئایندەیەکی مرۆیی تەنیا لەسەر بنەمای سەروەری یاسا و یەکسانی تەواوەتی هەموو هاوڵاتیان و سربەخۆی ڕاستەقینەی دەسەڵاتی دادوەری و لێپرسینەوە لە کەسانی پێشێلکاری مافی مرۆڤ بنیاد بنرێت. ئەنجومەنی هاوپشتی نێودەوڵەتی ژنان تا ویدیۆیەکی دیکە و بابەتێکی دیکە ماڵەوە.